بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕسەی زانایان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادمانین کە لە ئاڵقەیەشتری بەرنامە بە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبینەوە. خۆشەویستان، لە ئاڵقەیە ئەمجارە دەڕۆینە خزمەتی زانایەکی زۆر گەورە و پایەبرز بەڕێز مامۆستا مەلا سەعید مەلا سلێمان کە یەکێکە لە مامۆستایانەی لە خزمەتی مامۆستا مەلای گەورەی کۆیە دەرسی خوێندەوە، هەر لە خزمەتی ئەویشا بڕوانامەی زانستی وەرگرتووە، هەر لە سەردەسی ئەو مامۆستا بەڕێزەش کە کۆمەڵێک مامۆستای نخبە و گەورە بڕوانامەی زانستیان وەرگرتووە. ئێوەی ئەزیز و خۆشەویست تا دواساتی بەرنامە بینەرمان من بۆی زیاتر ژیانی ئەو مامۆستا ئەزیز و خۆشەویستە بەیەکەوە ئاشنا بین. بینەرمان من. مامۆستا مەلا سەعید مەلا سلێمان لە ساڵی 1910 لە گوندی ئاومار لەدایک بووە. مەلا سلێمانی باوکیشی زانایەکی ئاینی دیاری خاوەن ڕۆڵی ناوچەکە بووە. مامۆستا دوو خێزانی هەبوون. لە خێزانی یەکەم دوو کوڕ و کچێکی هەبوو. دوای وەفاتی خێزانی یەکەمی لە ساڵی 1955 دووبارە هاوسەرگیری پێک دێنێتەوە. لە خێزانی دووەمی 6 کوڕ و دوو کچی هەبوون. مامۆستا هەر لە مناڵیەوە دەڕواتە بەرخوێندنی مەلایەتی، هەر لە مناڵیەوە ئاستی زیرەکێکی زۆری دەبێت. مامۆستای ناوبراو لە چەندین گوند و شار و شارۆچکەی کوردستان خوێندوویەتی. دیارترین خوێندنی لە خزمەتی مەلای گەورەی کۆیە بووە و هەر لە خزمەتی ئەوە بڕوانامەی زانستی وەردەگرێت و یەکێک دەبێت لە قوتابی خۆشەویستەکانی مامۆستا کە زۆر متمانە و ئومێدی پێی دەبێت. مامۆستا مەلا سەعید لە چەندین گوند مەلایەتی کردووە، لەوانە گوندی قەشقە و بەردەسپی و بانەمورد و ئۆمەر گۆمەت و گەلۆزی و چەندان شوێنی تر. لە هەر گوندێکە جگە لەوەی پێشنوێژ و وتار خوێن بووە، قوتابخانەی ئاینی هەبووە و بەردەوام چەندین فەقەی فێری زانست کردووە و پێگەیاندون. مامۆستا زۆرترین تەمەنی مەلایەتی لە گوندی قەشقە بووە، بۆ ماوەی 22 ساڵ مامۆستای ئەو گوندە بووە. مامۆستا بە مەلا سەعیدی ئاوماری و مەلا سەعیدی قەشقەیی ناسرا بوو، چونکە خۆی خەڵکی ئاومارە، بەڵام زۆرترین ژیانی مەلایەتی لە گوندی قەشقە بووە. خەڵکێکی زۆر لای مامۆستا خوێندویانە و مامۆستایەکی زۆر لە خزمەتی ئەوە بڕوانامەی زانستی شەرعیان وەرگرتووە. هەندێک لەو زانا بەرز و دیارانەی کە لەلایەن خوێندووە و بڕوانامەی زانستیان لە خزمەتی وەرگرتووە، مامۆستا مەلا سەید محەممەدی پیرداودی، مەلا عەبدوڵڵای فەرهادی، شێخ مەلا عەبدوڵڵای گردەسۆری کە ئەوانە دواتر بوونەتە زانای دیار و کاریگەر. مامۆستا ناسراو بووە بە حەق بێژی و هەژار دۆست، هەمیشە بە پیرچێشەی خەڵکەوە ڕۆیشتووە و گشتی چارەسەر کردوون. مامۆستایەکی خاوەن عیزت نەفس بووە و هیچ کات لە دەرگای بەرپرس و دەوڵەمەندی نەداوە. زۆر ڕقی لە ڕووپامایی و خۆ دەرخستن و تەمەلوق بووە، بەڵام خاوەن هەڵوێست و بوێری بووە. لە پێناو ئاین و بەرژەوەندی خەڵک بە وەڵام بووە، لەسەر دین و بیر و باوەڕ سازشی نەکردووە. زۆر پابند بووە بە دین و بنەمانە گۆڕەکان، ڕێنماییەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. کەسێکی زۆر کۆمەڵایەتی و خاچی بووە و بەردەوام دیوەخان و حوجرەکەی پڕ بووە لە میێوان. ئامانجەکانی گەیاندنی پەیامی جوانی ئیسلام و ڕێنماییە دینەکان بووە. بەردەوام سەردانی نەخۆش و کەسە پێویستەکانی کردووە. لە ڕووی ئاشتەوایی و چارەسەری کێشەکان ڕۆڵی یەکلاکەرەوەی هەبووە، ئەوەش لەبەر ئەوەی جێی متمانەی تەواوی خەڵک بووە. مامۆستا لە ساڵی 1974 هاتۆتە هەولێر و لە ساڵی 76 دووبارە دەگەڕێتەوە گوندی قەشقە و دواتر لە ساڵی 1977 بەیەکجاری دێتەوە نێو شاری هەولێر. دوجار لە نۆی چواری 1980 بۆ یەکجاری دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و دەگەڕێتەوە بەربارەگای خوای پەروەردگار. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سلامی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان، بۆ زیاتر ئاشنابوون لە ژیانی جەناب مامۆستا مەلا سەعید مەلا سلێمان یەکێک لە کوڕەکانی جەناب مامۆستا دەدوێن کە بەڕێزشان هەر مامۆستان و بنەی مامۆستا ماجید. مامۆستا جان سلامی خوای گەورەت لەسەر. زۆر سپاس، زۆر بەڕێزی منیش بەناوی خۆم و خانەوا دەکەم و زۆر زۆر سپاس ئەوەی بەڕێز دەکەم. ئەزیەتان کێشە بۆ تۆمارکردنی ئەو بەرنامەیە. زۆر سپاس. مامۆستا جان، ئێمە ئێستا واین لە گوندی قەشقە کە جەناب مامۆستا ساڵانێکی زۆر لەوێ هەم پێشنوێژی دەکرد و هەمیش وتار دەخوێندەوە.
بەڵام بەردەوەی بینە سەر و باسە پرسیاریەوە دەکەم زەنای مامۆستا لەکوێ لەدایک بوو سەرەتا دواتریش ئەو شوێنانێکەوە دراستەتی لە خین و جەنای مامۆسانشکەوە لە لای خوێن و کامانە بوون. باوکی خوالی خۆش بووم مامۆستا مەلا سەعید خۆی لە خانەوادەیەکی ئاینی لەدایک بووە چکە باپیریشم کە مەلا سولەیمان بووە باوکی مەلا سەعید هەر مەلایەک و زانایەکی ناودار بوو مەلا سولەیمان باوکم لەو خانەوادە دایک بووە لە گوندی ئاومار کە ئاوماریش مەسافەیەکی نێزیکە لە گوندی قەشقەوە لە سەرەوەی قەشقەوەیە بەڵام باوکم کە دەستی بە خوێندن کردووە لە مەدرسەکان و خوێندنی فەقیهەتی لە لای جەنابی مەلای گەورە بووە مەلای گەورەی کۆیە شوێنانێکە لێ خوێن سەرەتا دەست پێ من زیاتر ئەوەی لە بیرم بزانم زیاتر هی مەلای گەورەی کۆیم لە بیرە زانم ئەوەی کە باسی دەکرێت لەوێ خوێندنی تەواو کرد و ئیجازانی ڕۆژتە کۆی مەبەستەلەوەی بڵێ بڵێ باوکم کۆی بڵێ پێ دوایە لە هەولێرش بوون من لەو گوندانێکەوە حوزرەی لێبوونە خوێندی بیتی من ئەوەی زانی بم هەرەوەی کۆیە دەزانم کە لە کۆی خوێندێت و لای جەنابی مەلای گەورە لەوێ دەستی بە خوێندن کردووە و لەگەڵیشی چەند کەسێکیکەی مامۆستایی کە دیار کە ئەوانش مەلا قادری گۆفتەپا و هەروە مەلا ئەبوبەکر دوگورتکان هەرسێک ئەوانە هاوڕێ بوونە پێکەوە لە حزوری جەنابی مەلای گەورە خوێندووانەوە ئیجازەی مەلایەتیشان لای ئەو وەرگرتووە. باسی مەلای گەورەی کوێت کرد چەند لە لای ئەو ماوەگەر بزانانی مامۆستا بە تەحدید نازانم کاتەکەی ینی باوەی بەڵام ماوەیەکی زۆر هەر خۆی زۆربەی خوێندەکانی لەوێ بووە و لەوێ خوێندنی تەواو کرد و ئیجازەی مەلایەتیش هەر لای ئەو وەرگرتووە. چۆن دەڵێ ئەو کات زوگورتی بۆ هەر لای ئەو بوونیە؟ بەڵێ بەڵێ دواتر شەر بڕۆنامەی زانست لای ئەو وەرگرت. بەڵێ بڕۆنامەی زارتی لە ئەو وەرگرتووە و لە پاشانیش بەڵام لە ئاومار مەلایەتی نەکردووە بەڵکو بەس کە باپیریشت بوون منە بڵێن مامۆستا بوو بێ مەلا بوو بێ حتممە لە ئەویش دەرسی خوێنەوە. بەڵێ بڵێ دواتر ئەوەی کە نازانی زانست نییە دەربارەوە کە لە چێ خوێنی بەڵام زیاتر لە لای مەلای گەورەی کوێ. بڵێ بڵێ بڕۆنامەش لە ئەو وەرگرت. بڵێ دواتر پاش تەواو کرد تەبەن باوکم لە زۆر شوێن مەلایەتی کردووە و ینی کە لێ بڕۆنامە وەرگرت و دەستی کرد بە کار خوێندن و بڵێ لە زۆر جێگایان مەلایەتی کردووە لە بەردەسپی لە ئۆمەرگومەت و لە شوێنی دیکەش لە بانەمورد هەر هەوا بەڵام زیاترین خزمەت و مەلایەتی لە گوندی قەشقە بووە لێرە چەند بوو نازانی مامۆستا لێرە ئەگەر غەڵەت نەبم زیاتر لە 22 ساڵ لێرە هەم پێشنوێژ و هەموو تار خوێن و هەمیش مەدرسەی دینیشیە بووە فەقێی زۆری هەبووت بەبەردەوام ئەو مەدرسەی دینیشی هەبوو وانەشی دەگوتەوە و فەقیەکانی پێدەگەیاند بۆ مامۆستایەتی. کو بوو ئەوەندە ساڵە توانی لە شوێنێک ببینێتەوە؟ گوندی قەشقا سروشتەکەی وا بوو بەڕاستی هەر لێرە خەرکەکە بەڕاستی زۆر ڕێزان لە باوکم دەگرت و باوکیشم زۆر بەدەستۆزیەوە لە پێناوی کارەکەی خۆی و جێبەجێکردنی ئەو پەیامە ئاینی کەوا لە سەرشانی بوو جێبەجێ دەکرد توانی بوو ئینسیجامێکی زۆر و گونجانشی زۆری هەبی باشێبی لەگەر خەڵکی ئەو گوندە. بەڵێ دەزانی دەرسی بە شوێ بوو تۆ قوتابیەکانی چیە بوون؟ قوتابیەکانی باوکم قوتابی گەلێک زۆر بووە زۆر کەس لەسەر دەستی ئەو خوێندیان تەواو کردووە بەڵام زیاتر هەر لەو گوندەی وەنیا لەش مەرجنیە لێرە بووە لە بەردەسپی بووە لە جێگای دیکە بووە لە هەر شوێنێک بوو بی مەدرسەشی هەبووە. بەڵێ لە هەموو شوێنەکان مەدرسەی هەبووە تا لە ئۆمەرگومەت تا لە بەردەسپی بەڵام ئەوانەی کە دیارن و من بزانم کە فەقی بابم و ئیجازیان لای باوکم وەرگرتووە شێخ مەلا عەبدوڵای گردە سۆری لای باوکم وهروەها خوێندوێتی وە سەید مەلا محەممەدی پیرداودی مەلا سەید محەممەدی پیرداودی ئەوەی کە تەقویمی ڕەمەزانی دانابوو و دێژ لای باوکم خوێندێتی بەس خوێندیتیان بڕۆنامەش ئەگە وا بزانم ئەو ئیجازەشی وەرگرتی لای بابم ئەگە غەڵەت نەبم و هەروەها مەلا عەبدوڵای فەرهادی ئەوانە فەقی بابم منە لای بابم خوێندووە زۆری کەشەنەوە هەروە مەلا عەبدوڕحمان هەوا ئەوانەی کە باسم کرد ئێستا لە ژیان نەماون مەلا سەید محەممەدی پیرداودی و شێخ مەلا عەبدوڵای گردە سۆری و مەلا عەبدوڵای فەرهادی ئەوانە لە ژیان نەماون بەڵام مەلا عەبدوڕحمان هەیە ئێستا مای لە بنەسڵاوەیە مامۆستای ئاینی ئەو لای باوکم خوێندیت ئیجازەشی لێ وەرگرتووە لە ژیان دەماوە تاکو ئێستا. ئەوانەی کە باس کرد هەرێشێکیان خۆیان لە خۆی کەنزێک بوون ینی خاوەن بەرهەمی شێکجار زۆر هەمووی بەرهەمی زەنای مامۆستا بوون و سەدە قەزارێک لەوە. بڵێ 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 سەبارەت بە ژیانی زەنای مامۆستا بوون منە و کاتێک ئەوەندە تو بەیادت بێ وەکو باوچێک چۆن باوچێک لەگەڵ ئێوە منداڵ بەڕاستی باوکم بۆ ئێمە مەدرسەیەک بوو نەک بۆ ئێمە ئێستاش خەرچی ئەو گوندە بە شانازیەوە باسی ژیانی باوکم و هەروەها ئەو شێوازەی کە بەکاری دەهینا هەم لە
جێبەجێکردنی پەیام ئاینیەکان هەم لە تعامل و هەرس و کەوت و مامەڵەکردنی لەگەڵ خەڵکی گوند ئێستاش وەکو نمونە باسی دەکەن. باوکم هەندێک سیفاتی هەبوو بەڕاستی تایبەتمەندی هەبوو هەروەکو دەڵێن لە عەرەبیش دەڵێن هەندێک ممەیزاتی هەبوو هەندێک تایبەتمەندی هەبوو بەڕاستی جێگای شانێزیە بۆ ئێمە. مەسەڵەن یەک لەو تایبەتمەندیانی باوکم ئەوە بوو کەوا کەسێک بوو بەناوبانگ و ناسراو بۆی کەوا حەق بێژ بوو. دائما لەگەڵ گوتنی ڕاستی بوو و سڵی لە گوتنی ڕاستی نەدەکردەوە. هەردەم بەوە بەناوبانگ بوو. وەکو نمونەیەکیش بۆ بەڕێزت باز دەکەم مەلا عومەری ئاومار هەیە تەبعاً باسی کرد گوتی من مامۆستام لە خەوندیوە لە جێگایەکی زۆر خۆش کە پرسیارم لێ کرد مامۆستا ئێرە بە چی گەیشتی بە ئێرە بە چی بەدەستێنا گوتی بە حەقبێژی. وەکو نمونەیەک کە مەلا عومەری ئاومار بۆی باسکردن کە پیاوێکی زۆر خواناس و بەڕەحمەتی خوا بێژ نەماوە لە ژیان باسی کرد بە ڕەحمەتی خوا بکەوی ئەوش باسی کرد کە بەو شێوەیە لە کنوام بەرز بووە ئەوە نمونەک بووە لە زۆر نمونەی کەی باوکم نمونەش هەیە لەسەر دەتوانم باسی بکەم. ئەو بە تەمەنانەی ئەو گوند تازەما هەندێکمان بینین تەبان لە شەیدای زەناب بە پیر زەنابتانەوە هاتون یەک لەوان فەرمووی خەڵکی گوند سوندیان بۆ قورئان دەخوار کە جەنای مامۆستای پێخۆن بوون مدرسیانە دەگو بە قورئانەکە جەنای مامۆستای وانە چۆن بوو ینی لەبەرچی من ئەوم لە بیرماوە چونکە من خۆم لێرە لەدایک بوومە لەو گوندا لە گوندی قەشقە لەدایک بوومە لە بیر ماوە لە کاتی منداڵیم ئەو کاتە خەڵک کە سوێندیان دەخوارد دەیان گوت بە قورئانەکەی مەلا سەعید یان دەیان گوت بۆ قورئانەی مەلا سەعید لە سەرڕانی داناوە معنای ئەوە نیە گوت بۆ قورئانەی مەلا سەعید دەستی پێدا سەرداناوە یعنی ئەوە وەکو قەناعەت و عەقیدەیەکی زۆر بەهێز بوو بە باوکم ئەوانە زۆر باوەڕیان بە خواناسی باوکم و باوەڕیان ئەو پەڕی متوانە خۆشەویستیان لە بۆ جەنای مامۆستا مامۆستا چوای کرد بتوانی ئاوا شوێنی خۆی لە دڵی ئەو خەڵکی ئاوای من وەکو ئەوە ناکە باوکم و باسی بکەم بەڵام ئەوە بە شایدی هەموو خەڵکی ئەو گوندەوەی ئەو دەور و بەرەش چکە باوکم هەر لە گوندی قەشقە ناسراو نەبووە لەو گوندانەی دەشتی هەولێر و هەتا لە هەندێک شوێنی کەرکووک و لە شوێنی دیکەش باوکم کەسێکی ناسراو بووە دۆستایەتی و پەیوەندیشی لەگەڵ زۆر کەسان هەبووە کە باوکم کەسێک بووە هەرسو کەوتی زۆر بەهێز بوو لەگەڵ خەڵک کەسێکی زۆر کۆمەڵایەتی بووە ئەو یەک دووەمیش تەبعێکی هەبوو سروشتێکی هەبوو قەت حەزی بە ڕیایی نەدەکرد و زۆر قیشی لە ماستا و ساردکردنەوە و خۆبردنە پێش لە بەرپرس و دەوڵەمەندان بوو ئەوەی نەبوو زۆر دۆستی هەژاران بوو بەڕاستی زۆربەی کات حەزی لێ بوو لەگەڵ هەژارەکاندا بنیشی و پرسیاریان بکە هەتا لە گوند من بەبیرمە لە قەشقا هەر کەسێک نەخۆش بووایە بیزانی با یەک سەردانی دەکرد پرسیاری دەکرد یعنی بە بەردەوام لەگەڵ خەڵکی خۆی دەژیا باوکم بەتەنها کەسێکی ئاینی نەبوو بە پلەیەکی زۆر بەرزش زۆر کۆمەڵایەتی بوو یعنی کەسێکی کۆمەڵایەتی و ئاینی بە دەرەجەی امتیاز بەڕاستی ئاستی زانستی زانای مامۆستا لە چ ئاستێک باوکم سوپاس بۆخوا زانێتی زۆر بەرزیە بوو هەر لەبەر ئەوەش بوو لە زۆر شوێنەوە داهاتن بۆ لای باوکم دەیان خوێن من خۆم ئەو کاتە منداڵ بەبیرم دێ حوجرەمان هەبوو لە ماڵ و هەروە شوێنمان هەبوو هیچ کات نەبوو باوکم لە ماڵی خۆمان لە تەنیش ماڵی خۆمان ولا مزگەوتیش باوکم کە دەڵێم لەکوێ شوێنەکە گوندەکە لە قەشقە لێرە چکە زۆربەی مەدرسەی باوکم و پێگەاندنی فەقیەکان هەر لە گوندی قەشقە بووە نارم زۆربەی ژیانی مەلایەتی باوکم ئەو کاتێک باسێکە دەبێت گوندی قەشقە زۆر فراوان بوو بی گوندی قەشقا ئەوی من بزانم زیاد لە 200 ماڵ بوو کاتێ ئەم باسی دەکەم ساڵی هەفتایەکان لە هەفتایەکان تەبەن ئەو گوندێکی زۆر گەورە بوو شوێنێکی دیاری هەبوو لە زۆر ڕووە گوندێکی دیار و پێشکەوتوو بوو هەتا ئەو ساڵانێک کە ئەو هەڵمەتی ئەنفال و تێکدانی گوندەکان دەستی پێکرد گوندە زۆر گەورە بەڵام لەگەڵ تێکدانی گوندەکان هەم مزگەوتەکەشیان تێکدا و هەمیش خانوەکانیان تێکدا و اینجا دووبارە خەڵک هەندێک خانوویان دروست کردەوە و ئەو مزگەوتەش نوێ دروستکراوەتەوە چکە ئەو مزگەوتە نەبوو کاتی خۆی مزگەوتەکە لەسەرەوەی ئاوایی بوو شوێنێکی بوو جەنابی مامۆستا گەر پێمان بڵێ بۆن منە مامۆستا کە لە ئاستە شیوا بەرز بووە زیاتر حەزی لە ڕەفیقاتی چێ بوو زیاتر باوکم بە زۆری پەیوەندی لەگەڵ زۆربەی خەڵک بەهێز بوو خاستن لەگەر خەرچی گوند و لە قەشقا پەیوەندێکی زۆر بەهێزی هەبوو لەگەر خەڵک بەردەوام و لەگەر مامۆستایانی هاوڕێی خۆی مامۆستایانی ئاینی بەردەوام لە سەردانگۆڕچێ بوو ئەوانی ئەمن بەبیرم دێ کە زۆر دۆستایەتیان لەگەڵ باوکم هەبوو یەک لەوانە مەلا عەبدوڵڵا هەبوو لە کەرکووک پێیان دەگوت مەلا ئەوڵای سەبحە وا مەشهور بوو ئەوە زانایەکی دیار بوو و هەروەها مەلا مەزیدی شەقلاوە هەبوو مەلا مەزیدی شەقلاوەش ئەو زۆر دۆستی باوکم بوو من لە بیرم مایە کەوان دۆستایەتی باوکم زۆر کەسی کەش هەبوو کەوا دۆستایەتیان لەگەڵ باوکم هاتوویان دەکرد بەڵام بە حکمی ئەوەی من ئەو کاتە منداڵ بووم هەموو شتەکانم لە بیر نەماوە چکە باوکم ساڵی 80 کۆچی دوایی کرد ساڵانێکی زۆرە جگە لەوەش ئێمە لە هەفتایەکان
لەبەر ئەو وەزعی ناڕێکی ئەو باوکیشم تەندروستی تەواو نەبوو ئێمە لە قەشقا گواستمانەوە بۆ شاری هەولێر چینە ناو شاری هەولێر باوکم لە هەولێرەوە وازی لە کارەکەی هێنا و دانیشت نەیتوانی لەبەر نەخۆشی و باوک بەخۆی مەدرسەیە بەڵام باوکێکی ئاوە خاوەنی علم و عرفان چۆن مەدرسەیەک بوو لە بە ئێوە زیاتر ئەتوو بەچی معجیبی بۆن مەکە لە یادت بێت من باوکی بەڕێزم بە هەندێک شتی زۆر سەرسامم و یعنی بۆ وەکو کەپرەکە بۆ من وەکو سەیوانێک بە بۆ من بۆ شتانە و حەز دەکەم لاسایی بکەمەوە ئەوەندەی بتوانم یەک لەوانە کە وەک باسم کرد باوکم زۆر هەڵبێژ بوو و ڕیای نەبوو زۆر ڕقی لە دوو ڕووی دەبووە بەڕاستی لە ڕووی و یەک ئەوشتانش کە زۆری پێ ناخۆش بوو لە کەلعاری پێدەن تەمەلوق زۆر ڕقیلەوە بوو نایەتە بیرم من ئەوەندەی لە ژیانمدابی و ڕۆژێک لە ڕۆژان باوکی من لە دەرگای مەسئولێک ڕاوەستابی یعنی بەرپرس سەردانی باوکمی کردی باوکم سەردانی بەرپرسانی نەکردووە خەڵکی دەوڵەمەندی نەکردووە بۆ بەرژەوەندێکی تیاوەر لە حالەتێک نەبێ ئەگەر پێویست ببێ شتەکە بۆ بەرژەوەندی گشتی ببێ لەوانەیە ئەوەی کردی بێتە دەخۆلی کردبێ بەڵام بۆ سەردان و بۆ دانیشتن نەچووتە دیوەخانی هیچ بەرپرسێک و هیچ دەوڵەمەندێکیش هیچی تر هەن لەو خاڵانێکەوە جەنەی مامۆستا مای ئەوە بنکە هەم ئێمەش دەرسی لێوە بگرین هەمش ئێوە لەسەری پابند بوو بڵێ ئەوەی ئێمە دەیزانین و ئاگادارین لە ئاینی ئیسلام خاچی بوون تەواضع یەکێکە لە سیفەتە زۆر جوانەکان بۆ مرۆڤ باوکم ئەو سیفەتەی زۆر بە جوانی بەرجەستە کردبوو بەڕاستی بە شێوەیە خاچی بوو لەگەر منداڵێک چاکوچۆنی دەکرد لەگەڵ ئافرەت لەگەڵ پیاو لەگەڵ بەتەمەن لەگەڵ گەنج یعنی ڕووی خۆش بوو لەگەڵ هەموو کەسێک قەتیش خۆی بە کەسێکی زانا وانیشان نەدەدا کە کەسێکە خوا نەخواستە لە کەسێک بەرزتریان بەتواناترا بەڵکو زۆر سادە بوو زۆر خاچی بوو ئەو خاچی بوونەش وای لێ کردبوو کە خەڵکی بەڕاستی زۆر خۆشیان بوێ چکە قەت خۆی لە خەڵک جیاواز نەدەکردەوە دایمەن لەگە خەڵکی گوندە ژیا ئەنی کەسێک بوو دایمەن خۆشەویست بوو لای خەڵک ئێستاش ئێمە زۆربەی خەڵک کە ئێمە دەبین و باسی ئێمە دەکا و بەیادی باوکم ینی ڕێزیش تایبەت لە ئێمە دەگرێت کاوە جێگای شانازیە بۆ ئێمە ئینشاءڵڵا خوا یار بێ ئێمەش هەوڵ دەدەین لە سێبەری ئەو بڕۆین و شوێن پێی بزر نەکەن ئینشاءڵڵا عیبادەت و پەرستشی مامۆستای کوو مامۆستا عیبادەتێکی زۆر جوانی هەبوو بەردەوام ڕۆژانە لە قورئان خوێندن و هەروەها لە شەو نوێژ و بەیانیانیش زوو دەچوو بۆ مزگەوت و بەردەوامیش هانی خەڵکیدا بۆ نوێژکردن من لە بیرما ئەگەر بیزانی باەیەکی لە خەڵکی گوندی قەشق نوێژ ناکە بەڕاستی بانجی دەکرد دەگوتە بۆ نوێژ ناکەی مناقەشەی لەگەڵ دەکرد یعنی ئەوەندە لەگەڵیان تێکەڵ بگەر بەسێک نوێژ نەکرد بە بەدوویدا دەڕۆیشت بەڵێ ئارێ بەدوویدا دەڕۆیشت خاڵێکی تریش حەزم لە بیرم چوو باسی کەم کە زۆر گرنگە مەوزوعی سوڵح پێکەنانی خەڵک زۆر حەریص بوو زۆر مەکوڕ بوو لەسەر ئەوەی کەوا ئەگەر ناخۆشیێک لە بینی دوو خێزان هەبێ یان لەگەر بینی دوو هاوسەر هەبێ پێچیان بێنێ ڕانی زۆر کەم هەبوو کێشەیەک لە گوند هەبی باوکم حەلی نەکا ئەوەی مزانم خەڵکی گوند زۆر لە مامۆستای دەترسان بڵێ ئەوجە نازانم ترسەکە لە پای چییە باخۆ ئەوەی کە قورسایی و هەیبەتی سامی زۆر بوو لە سەریانە وەکەوەی کەسەش گران و سەنجیم بوو بێ ترس هەندێک جار بە مانایەکی تر دێ ئەو ترسەی کە لە بابم هەموو شەرم بوو و هەیبەتی باوکم بوو لەبەر ئەوەی خەڵک خۆی کەسەکە دەناسێ لەبەرەوەی باوکم زۆر بەڕاستگۆیی ئەو پەیامەی بڵاو دەکردەوە ڕێنمایی ئاینی ئیسلامی بڵاو دەکردەوە و ئیشەکارەکانی ئاینەکانی خۆی زۆر بە جوانی بەڕاستگۆیانە جێبەجێ دەکرد لەبەر ئەو خەڵک زۆر ڕێزان لێ دەگرت بە شێوەیەک یعنی باوکم هەیبەتێکی هەبوو بەڕاستی خەڵک لێ دەترسا لە هەندێک ترسەکەش وەکو باسم کرد ترسی شەرم بوو بۆیە هەندێک جار وەکو زۆر لە خەڵک دەجێڕنەوە دەیانگوت ئەگەر باوکت بە شوێنێکدا بڵا بڕۆست ئەو خەڵکە لێن دەرێ بوو لە شوێنەکە لا دەچوو لە شەرمیوی هەر دەستاوە لە شوێنەکە دەڕۆیش لە شوێنەکە و یەکیش لە نمونەکان بۆ باز بکەم باوکم زۆر مکوڕ بوو لەسەر ئەوەی ڕێنمایەکانی ئیسلام لەو گوندە جێبەجێ بکرێ لەبەر ئەوە تا باوکم لەو گوندە بوو لەو گوندە ژیا بەڕاستی کاریگەرێکی زۆر لەسەر خواناسی خەڵکە بوو و لەسەر نوێژ و ڕۆژی و چوونە مزگەوت و هەموو عیبادەتەکان هەبوو من حەز دەکەم یەک لەو نمونانە دوو باسکەم یەک لەو شتانەی کە باوکم لە گوندی کرد مەوزوعی ئەوە بوو شایی ڕەشبەڵەک لە گوندەکە قەدەغەی کرد بوو نەیدێهێش بکرێ طبعا ئەگەر بشکرا بە جاروبەر بەدزیەوە دەکرا بەڵام کاتی کە بیان زانێ بە باوکم ئاگادارە و دەچی خەڵکە هەمووی شایەکەی تێک دەدا و هەرداهات شایەکەیان بەجێ دەهێشت یەک لەو نمونانەی بۆت باز بکەم لەوەی کەوا هەم ڕووەکە لەسەر ئەوەی کەوا باوکم سەر مکڕ بوو لەسەر گەیاندنی ئەو پەیامە پیرۆزەی و هەمیش لە کارەکەی خۆی ئەمر بە چاکەو نەهی لە خراپ لە ئەمر بالمعروف و نەهی عن المنکر سڵی نەکریتەوە لێ شتێک نەشترساوە بەڕاستی زۆر کەسێکی بەزورەت بووە من نمونەیەک بۆ بەڕێزت باز دەکەم ئەو ساڵانی هەفتایەکان جارێکیان شای ڕەشبەڵەک دەکرێت تەبان بەدەزیەوە کردبیان ئەگە باوکم بیزانی بیانە دەوێران بیکەن لە شەرم و ترسی باوکم کەسێک هات تەبان ئەوەی کە باسی دەکەم ئێستا ئەوە من مەلا مەحمودی دەرماناوی هەیە یادی بەخێر لە ژیان نەما ئەو بۆی باس کردم گوتی ڕۆژێکیان لای باوکت دانیشت بووم کەسێک هات
بەدەزیەوە چرپاندی بەژێی باوکتدا گوتی و شای ڕەشبەڵەکە لە گوند تاڵم گوتی باوکت هەرێکسەر هەستا و گۆچانەکەی دەستدایە و بەرەو شوێنەکە ڕۆیشت گوتی کە چۆ شوێنەکە جارێک یەک دوو گۆچانی لە زۆر ناژەنەکە و لە تەپڵ لێ دەروانەدا گوتی شای تێکدا گوتی هەر خەڵکە و هەر بەلایەکدا هەرات و چۆلیان کرد تابان لەو کاتە بەرپرسێکی گەورە میێوان بووە لەو شاییە بەرپرسەکە زۆری پێ ناخۆش بووە تامان لە پاشان قسەی کردو گوتووی مامۆستا ئەوە حسابی بۆ من نەکردووە ئەوە ئیهانەک بووە لە بۆ من چووکە من لەوێ داوت بوومە نەدەبووە ئەو شتەی بکردبایە تامان ئەو پیاوە مەلا مەحمودی دەرماناوی یادی بەخێر گوتی من کە قسەم گوێ لێ بوو زۆر کاری لێکردم گوتم نەوەک ئەو پیاوە خوانە خواستە هەڵسکەوتێکی تۆزێک نابەزێ بەرامبەر مامۆستا بکە بڵێ بەرامبەر مامۆستا بکە لەبەرەوەی ئەو شتەی کردووە تابان گوتی چوومە لای هاتمە ماڵتان لای باوکت شەو هاتم گوتی منش هاتم بە مامۆستا مەلا سەعیدم گوتم مامۆستا ئەمن بەڕای من تۆ کارت نەکرد وایە لەبەر ئەوەی فلان کەس لەوێ بوو فلان کەس خۆت دەزانی بەرپرسێکی گەورەیە و خاوەن هێز و توانایە و خۆزگاوت نەکرد وایە وا باشتر بوو مداراتت بکرد وایە گوتی مامۆستا زۆر بۆ قسەی پێ تێک چوو زۆر پێ تێک چوو گوتی بە تووڕەییەوە زۆر بە تێکچوونەوە گوت بەمنی گوتی مەحموود گوتی منشتم بەڵێ مامۆستا گوتی من وامزانی تۆ زۆر بەدینی گوتی منیش بە پێکردنەوە لەم دەوت مامۆستا بۆ بەدین نیمە کورە گوتی حەزرەتی ئیبراهیم لەسەر حەق فرێدرا ناو ئاگر ئێبا منیش لەسەر حەق دوو شەقم پێ بکەوی چی تێدایە گوتی زۆر بە لای ئاسایی بوو لە نەتیجەکەی لە ئەنجامی ئەو کارێکە چبی باچ بۆ نەبوو ستبی بەڵام گوتی سوپاس بۆ خوا لەبەرەوەی توکە کەسێک بوو بۆ خوا کاری دەکرد هەرخوا پشتیوانی بۆ هێزە و ئەو هەیبەتیدا بێ گوتی بەرپرسەکە هیچ زورئەتیەوەی نەکردی قسەش بەرامبەر مامۆستا بکە و مەوزوعەکە داخرا و تەواو بۆ شێوەیە چەند جارێکی تکە هەڵوێستی وا بووە لەسەر ئەوەی هەندێک جاران کە باوکم مکوڕ بوو لەسەر جێبەجێکردنی ڕێنمایەکان هەندێک کەسانە هەبوونا وەکو ڕێگرێک بوونە بەڵام باوکم قەت تەنازوری نەکردووە لە بۆ ئەوەی کەوا پەیامەکە بەڕاست سوڕێکی بگەێنی و کە گەیاندویشتی بە شێوەیەکی وای نەگەیاندوم مەبەستێکی تایبەتێبی تەنها مەبەستی ڕەزامەندی خوا بووە و مەبەستی ئەو بووە کەوا خەڵکی ئەو گوندە سوود لە پەیامەکانی ئاین وەربگرن و با خۆشەویستیەکی زۆر لە ڕاددە بەدەر لەگەڵ خەڵکەکەی خۆی بووە لەگەڵ گوندەکە بووە و زۆریش تاکە ئامانج و ئامانجی سەرەکی ڕەزامەندی خوا بووە هیچ مەبەستێکی تایبەتی و قازانجێکی تایبەتی نەبووە لە کار و لە پەیامەکەی خۆی. بسم الله الرحمن الرحيم بناوي خواهي بخشندو مهربان صلاة و سلامي خواه لسر پیغمبر آخر زمان لسر یارکانی همو اصحابکانی من کنا و ملاسی عبدالرحمن کر ملاسی محمود باوکو با پیرم ملاسی احمد لعلی بیان ملابوا و ایما ملازادین و ماوی 23 سال باوکم لمرزیخی کریماغا ملابوا لخدمت باوکم خوێندوومە لە دوای ئەوە نەقڕبوومە بۆ کەرکووک چوومەتە کەرکوو لەلای لە خزمەت ئەو مستەعیدە مامۆستا مەلا عومەر مەولود بەسێ خوێندوومە لە ئاومار من و مەلا جەلال و مەلا خورشید چەند فەقەیەکە لە خزمەتیا بوون مەلا سابیر حاجی حوسێن بیرەسوان و مەلا خدر بیرەسوان دوایی لەوێەوە من نەقڕبووم بۆ قەشقە دێیەکی زۆر بە خۆز بوو زۆر بە حرمەت بوون زۆر بە ڕێز بوون بەرامبەر ئەو مامۆستا مەلا سەعیدە لە ساری 58 من لە خزمەت مامۆستا مەلا سەعید دەمخوێن عالمێکی زۆر گەورە بوو عالمێکی بەتەوانا بوو ئاگاداری تەفسیری قورئان و ئاگاداری تەفسیرەکانی قورئان و حەدیث و شەریعەت و هەر چوار مەزهەبەکەی ئیسلام و 19 دانە فەقێ ئێمە لە خزمەتی ئەو پیاوە دەمانخوێن لە قەشقا ڕاتممان لەسەر دێیەکە بوو چاک بە خزمەتیان ئەکردین مامۆستا ئەوەندە بە سام و بە شکۆ بوو کە دەهات بۆ ناو ئاوایەکە و بۆ مزگەوت عالەم لەبەری هەرەسان ڕێزێکی زۆریان لێگر لە دوای ئەوە لە خزمەت برایانی خۆشەویستم سارێ لە خزمەت مامۆستا مامەوە
ئەمجا هاتم بۆ لای مامە مەلا سەید ئەحمەد بۆ شەوجێر لە لای مامە مەلا سەید محەممەدیشەوە ئەمجا ڕۆیشتمە کەرکووک زۆر خاوەن تەقوا بوو خۆر زۆر خاوەن عیبادەت و پیاوی هەتا برێ زۆر عالم بوو زۆر زانا بوو لە هەموو بارێکەوە ئەو پیاوە گەلێ بازوو ڕەفیقی کەم بوو لە مەلایە وەڵا نەسیحەت و ئامۆژگاری چاکمانێ کرد دەوام بکەن لەسەر ئەو خوێندنە لەسەر ئەو دینە لەسەر ئەو ئاینە لەسەر ئەو تەقوا و عیبادەتە ئینشاءڵڵا ناجح و سەرکەوتووە بوون دوعای خێرتان بۆ ئەەکەم ئەمە فەرمودەی مامۆستا و لێگەر ئێمەیە معجب بووم بە دەرسەکانی بۆ ئەوەی ئیسیفادەی لێ بکەم سوودی لێ وەربگرم بۆ ئەێتم بۆ خزمەتی بۆ قەشقا هەموو مەقسەدەکەم و تواناکەم ئەوە بوو. بەڕێز مامۆستا تاهیر کوڕی مامۆستا مەلا قادری گۆبتەپەی کە ڕەفیقی جەنای مامۆستای ڕەحمەتی بووە سەر و سەربردەی جەنای مامۆستا لالێ بەڕستان زۆرە هەمیش ئەو ذکرایەتەکە جەنای مامۆستای باوکی ڕەحمەتیتانە لەسەر ژیانی جەنای مامۆستا ئەگەر شتێک لە یادت مابێ لە بەمەنی واسکەی وڵاتدا ئەوەی کە گوێم لێ بووە و خوێندومەتەوە مامۆستا مەلا سەعید لەگەر بابم پێکەوە لە کۆیە لە مزگەوتی بایزاغا پێکەوەیان خوێندووە لەکن مەلا بەهادینی شێختا بەڵام ئەو ئیشکال تاسیسی خوێندووە مامۆستا مەلا سەعید کتێبی ئەشکال تاسیس بابیشم منوی خوێندووە منوی شەرح شەمسی لەوێ لێک جواز بووینەوە ئەو چووە کەرکووک چوەکن مەلا تاهیرێک فەلەکیاتی خوێن وتی ئەمنیش چوومە ئەو لێر مزگەوتی مەلا قادر لەکن مەلا عەبدوڵڵای كنا فلوسي كوري ملا حمد اميني ملا كنا فلوسي من اللي مطولهم كن دس شنو بجمع الجامع كذا ملا سعيد قرايه وحاته كل ملا جنابي ملا كسوة كان جنابي ملا ابو بكر سبوع عليه ملاي كوي ما بستا ها ملاي قوري كوي ملاي قوله ملاي كوي بلى ملا محمد كوري عبد الله زلي زاده بابي شم قرايه وتي تسوين امر العين تسوين كل قراينا وكنيا كرسكنا ليك حجرة يك نان يك تا ليش درس ما بيك وذا خير بلى إذا ليرة كذا يقول ما مصمم أبو بكر جراي وأبو بابم وتي ملاك هذا بفكر ده وتي زار بزارك لما نار كباب من بوبي بلى لكوية كباب خانة زار بزار هل أو سي بيك ولا حجرة بونا؟ حاسك بيك ولا حجرة درس شان خلنا بلى لكن ما لا يقوله هذا كباب من بوده هاد زار بزارك هذا يقول أمن بارم لناو تشيسيك بو لناو بخسيك وبعثمان وكل بو ملا قادري لناو ززانا ولا أبو ملا سعيدي أو ماريش بالماريش لبن خوي راخذ لبن أبدانا ككابراي كباب سيدا هذا يقول قربان اشتكان مدن وبروم وتي ملا قادر خيلا دسي برد باري دربيني أمر الهرستان بدربي ملا سعيد لبيش وباري داب وكابرا روي وهذه أوا هذا أوا ملا سعيدي أو ماري زور شاطير بو زور سخي بو سوشي لبنا معركة بو كرة ملاش بو ملا سليمان ئەوەی کە جەنای مامۆستا باسی کردیان لەو مزەکەری بەڕێستان کەلاتانە ئاستی زانستی جەنابی مامۆستایت کوو بوو مامۆستا مەلایەک بوو یەکە لە مزازەکانی دیاری مەلای گەورە بۆ چی مەلای گەورە زۆری ئیجازەدایە لەو هیچ بەجیا باسی ئەوەی کردێک کە معتەبەر بێ زیاتر خۆشی بێ لە ڕووی زانستی و کە ئاستێکی بەرزی هەیە ئاستێکی بەرزی هەبووە بەرێ ئاستێکی زۆر بەرزی هەبووە چونکی ئەوە کە مەلای گەورە ئەگەر بیگوتە ئەوە مەلایە ئەوە مزازی منە معتەبەرە ئیجازەی دەدایە دەیگوت بڕۆ تەدریس بکە بڕۆ خوتبە بخوێنەوە بڕۆ ئیمامەتی بکە ئەوە یەک لەوانە بووە لەو مەلایانە بووە کە معتەبەر بووە لەکن مەلای گەورە ئیجازەشی دایتێ
لە ئەووە جاری لەو سێ کەسە پێکەوە مەلا ئەوبەکر ئیجازەی وەرگرتیا بەڵێ دوایە مامۆستا مەلا سەعید بابم 4 ساڵی خوێندووە ئەنجا ئیجازەی وەرگرتیا لە ساڵی 1934 بابم لە ساڵی 1934 کەواتە مامۆستا مەلا سەعید دەبێیان لە 1932 یان 33 وەریگرت بێ مەلا ئەوبەکری لە ساڵی 1932 ئەوە بەڵێ ئەو وەسفانەی کە جەنابی مامۆستا باسی مامۆستا مەلا سەعیدی کردیە چ وەسفێکن بۆن منە بەچی زیاتر مەشهور بووە لە خەسڵەت و سیفەتی جوانەکانی جەنابی مامۆستا مامۆستا یەک بۆ لە کەسایەتەکانی وڵاتی کۆیە ینی لای خوارو بەڵێ خواری کۆیە جنوبی کۆیە یەک بووە لەو کەسایەتیانە خەرکی ئاوماڵ بووە کوڕی مەلا سولەیمان بووە لەبەر ئەوە کەسایەتێکی ناسرااو بووە هەموو کەس پێیان خۆش بۆ بچێتە گوندەکانی ئەوان بێتە مەلا بەرامبەر ئەووە جاری کە ئەوە دەکە ئیجازەی وەرەگرێ ئەچێتە بەردەستپی کە ساحیبەکەی چۆخە ڕەفیق بووە لە پاشە نازانم چەند ساڵ لەوێ دەبێنێتەوە ئەچێتە بانەمۆرد کن کوێخە حەسەن کە خزمی خۆی بووە ئەویش کچی خۆی دایتێ زۆرش پێی سەربەرز بە چووکی مەلایەک بێ مجازی مەلای گەورە بێ و شخصیتێکی وا بەرزی هەبێ پێخۆش بە کچی خۆی دایتێ بەڵێ مامۆستا هیچ لەتیفە و بەسەرهاتی ئەو تێ لە ژیانی و باسیکە لە بەمان مامۆستا وڵی لە ژیانی خۆیان ئەو کابرایە لە حیاتە یەکەم بە سەخاوت مەشهور بوو کابراایکی سەخی بوو و ژیانی خۆی لەگەر خەرکی گوندان و فەقێ و مەلا پێخۆشتر بوو لەوەی بێتە شار چەندە لە حەزی ئەوەدا بۆن منە خزمەتی دین کە خزمەتی شەرع زۆر یەک لە خزمەتەکانی ئەو بۆ دائیمە فەقێ هەبووە دەرسی پێگوتوون ئەمە ئێمە گسکە بووین لە گۆبتەپەوە سوینە بەلەبان گەلێ دوورە بە پێیان سوین گوتیان ئیجازە دەدات ئیجازەی فەقێکی هەبوو ناوی مەلا ئەحمەد بوو منتەک بوو ئیجازەی دایە یعنی ئیجازەی دایە ئیجازە هەبوو جاران لە باتی تەخەڕوزی جامیعە تەخەڕوزی لەکن مەلایەکەی خۆی ئیجازەی دەدایە ئەتوو قابلیەتی ئەوە هەیە ببیتە مدەڕیز ببیتە خەتیب ببیتە ئیمام ببیتە مفتی فتواش بدەیت ئەوە ئیجازەکە ئەوها لێ نووسرایە ئەوها مەشهور بوو پاش ئەوە خێزانەکەی وەفات دەکات مامۆستا خێزانەکەی کە کچی کوێخازدەر وەفات دەکات وازام لە قەشقا خێزانی یەکەمی خێزانی یەکەمی لە قەشقا لەوێ تعاڕف لەگەر مام حەمەدەمین دەکات خەرکی گۆبتەپە ئەو گۆبتەپەی کە بابم لەوێ بوو ئەویش سێ کچی هەبوو کچە گەورەکەی ناوی سینەم بوو ئەوی ناوەنزیشی ناوی مریەم بوو ئەوی گچکەشی ناوی سەوزە بوو سینەم ئێمە لەگەر ماری مام حەمەدەمین پێکەوە بووین سینەم بڕێک لە من گەورەتر بوو ئەمن لە بینی سینەم و مریەم بووم ئەمن لە مریەم گەورەتر بووم داچی ئەوان ناوی کە ئامە بوو ئەمن کە داکم نەخۆش بووە کەس نەبووە شیرم داتێ ئەو من کە ئامەیە شیری داومەتێ لەگەر مامۆژنێکم و لەگەر ژنێکی کەس لە گۆبتەپە ئەوان منیان هەتا داکم سابوویتەوە ئەوان شیریان دایتە ماس یعنی ممکە ئامە داومەتێ نەکاکان نەنچی زر نەنچی ئەو بەڵێ ڕەفیقایەتی جەنابی مامۆستا لەگەڵ باوکی بەڕێستان چ ڕەفیقایەتێک بوو مامۆستا ڕەفیقایەتی برا لە براش مهمتر بوو چۆن چی لە خوێندن حتا ئیجازەیان وەرگرتیە زۆر جار پێکەوە خوێندووە وەکو بۆم باز کردی لە مزگەوتی بازاغا لەکن بەهادین تەیب پێکەوەیان خوێندووە پاشان کە چوویتە کەرکووک و فەلەکیاتی خوێندوە لەکن مەلا تاهیر ناوێک هاتۆتەوە کن مەلای گەورە لەگەر بابم پێکەوە خوێندوێتی لەکن مەلای گەورە هەتا لەکن مەلای گەورە دەرێت زۆر ئیبن الحەجەری خوێندووە چەند کتێبێکی کەشی خوێندووە وەختی ئیجازە بووە مەلای داوای کردووە مەلای گەورە ئیجازەی بابزێتی ئیجازە دەدەمێت ئەم وەزار ئیجازەی دایتە مەلا ئەبوبەکر دوایە ئیجازەی دایتە مەلا سەعید دوای بابم پاش 4 ساڵن ئیجازە بێت بە چ وەسفێک وەسفی جەنابی مامۆستا دەکات بەس ئەوەی کە لەگەڵی بوار ئەوەندا لەگەری بۆ کە ئیجازەشی وەرگرتیە و دوای ئەوەش
کە باسی بۆ ئێمە دەکرد باسی مامۆستا مەلا سەعیدی دەکرد مەلا سەعید بێ لەوەی کە خۆی مەلا بووە بابیشتی مەلا بووە یعنی شخصیەتی بابیشتی وەرگرتیا بێ لەوەش شخصیەتی بابیشتی لەو منتیقەیە شخصیەتێکی باشیان باسی نەدەکرد جیاوازی جەنابی مامۆستا مەلا سەعید لەگەر مەلایەکانی دیچی جیاوازێکی هەبووە لە چاو مەلایەکانی کە ئەوە بوو کە ئەو هیچ مەلایەکە نەبوو لەو منتیقەیە لەو مەلاتر بێ لەو منتیقەیە ئەو مزازی مەلای گەورە بووە ئیجازەی دەدا لە بەلەبان ئەمن بۆ خۆم چووم مندار بووم لەگەر بابوان چووم مەلا ئەحمەدی منتیشی ئەوە ئیجازەدا دۆستایەتی جەنابی مامۆستا سەعید لەگەڵ مامۆستا قادری ڕەحمەتی با بڵێن باوکتان تاکەی بەردەوام بوو هەتا مردم دەگەشتنەوە یەکتری بۆ نمونە مەسەلە ساڵی جارێک یان بە 2 ساڵ جارێک زیارەتی یەکتریانە کرد بە تایبەت وەکو جاران قەدیم ئەوها عادەت بوو زیارەتی یەکتریان دەکرد بەڵام پاش سەورەی 4 تەمووز برێک ئەو گوندانە تێک چوون لەبەر حەملەی عەسکەری مامۆستا مەلا سەعید ئێمەش چوینە کۆیێ مامۆستا مەلا سەعیدیش لە گوندی هاتە شار لە ساڕەکانی هەشتا ئەلێرە نەخۆشکەوت لە نەخۆشی بوو ئۆفاتی کرد ئەگەر شتێکی دیمای باسی کرد لەسەر ژیانی جەنابی مامۆستا ئێرانە ئەوە هەیەگەر شتێکەش ئەوانی باسیشم نەکردبوون ئەوانە هەرە خوێندنەکەیان پێکەوە بوو ئەوەندە بوو یادکردنەوەی پیاوەی چاک لە کن یادکردنەوەی پیاو چاکان ڕەحمەت دەبارێت مەلای بابی مەلای گەورە دەرێ لە کن بەحسی ساڵحان ڕەحمەت دەبارێت مام قادر ئەتوو ئەگەر پێم بڵێ جەنابی مامۆستا ئەو کاتەکە بەڕێستان لەگەڵی دەژیان ئەنی چۆن مامۆستایەک بوو لەگەڵتان لەگەڵ خەڵکی گوندی مامۆستایەکی زۆر بەڕێز و زۆر بە احترام و زۆر لەگەر گەورە و گچکە مامۆستا دەگونجە پیاوەکی بەڕێز بوو پیاوەکی وەکو برێ قۆناغ بوو پیاوەکی بلەندای من حجرە و وەی قەرەبارغ بوو لە ئیشی شریعەت و عالەمدات نەکردنی مەلادات نەکردنی دایم هەم دێوەخان بوو هەم حجرە بوو هەم مەلاج بوو یعنی دەکرێت بڵێن گوندی ڕاگرت بوو حیزابی نەبوو گوندی ئەو هەم ڕاگرت مەلا سەعید مەکە بگوێ وتە مەلا سەعید خلاص دەبراوە پیاوەکی زۆر مەشوەرەت و پرسوڕاتان پێ هەبوو شتێک بێ ئەو نەدەکرا هیچێک باە تەکبیرێک باە سولحێک باە مثلا نارێکێک هەبایە پرسێک بە مەلا دەکرد مەلا تێدەگەێنرا هەلی ئیشەکەی هەر دەکرد هەرسیە بیگەدا قسە ئەو بوو مشکلەکە هەلەکرد ما ئەو قسەی بکرا خلاص دام مەلا سەعید قسەی کرد خلاص بەڵێ خلاص چت لە بیرە لە ژیانی ئەو باسی کەی بۆ منە کات والله چم لە بیربی والله چاوانم لە بیرە بەڕاستی ئەوە دەوەچی بلات ئەو تێکەڵی لەگەڵ خەڵکی ئەوای کوو بۆ هەموو شۆ سەردان هەبوو لۆ نەخۆش لۆ ئیشە مناسبەک بە دهات چوی دەکرد دەچۆ لای نەخۆش دەچێت مناسبەیان کابراێک ئەوە باە بیان وتای وڵی وەزعی زعیفای ئەوە باە کافران کەس وڵی وەزعی باش نێکاکە ئایان مەتێکی بدەن ئاگاتان لێمی ئەوە کەس مەلا سعید وای بۆ خلاص براوە ئەگەر کەسێک ڕووی لە دین نەبایە کو لەگەری هەڵی دەکرد دەچۆ گویانی بەم فترا خۆ دەچۆ گویانی یعنی چی پێ دەگوت خۆی لێ تووڕە دەگوتی وەرم بسکەفت نارم متەوەز دەمەکەت باس کابراێک نێژی نەدە فڵاو دەگوتی وەرم دەوەلو نانێژ مامۆستا وەڵی مەڕم دەبەری بێ بسکەفت مەڕم دەبەری بێ بەنێژ مامۆستا گوتی کاکە ئەگەر من مەڕ دەدەین بەخۆی مەڕ هەبوو دوو مێگەر مەڕی سێ مێگەر مەڕ هەبوو وتی ئەگەر مەڕ چەند مەڕ بەخۆ مەڕەکە دەدەین بەس وەرە نێژی وەرە نێژەکەی بکە وەڵا وڵاکە فێرە نێژی کرد هاتە بزگەفت خوازی کرد خوا خەیری بنووسی خوا سەلامەتکە مام کامل لەگەر تو پێم بڵێ هیچ بەسەرهاتێک هەیە تو لە یادت ماوی لە مامۆستا مەلا سەعید کابرایەکی زۆر بە سام و بە هەیکەت و بۆ بوو لە هەر مەجلیسێکدا بنیشتایە کەس لۆی نەبوو قسەک بکە مامۆستا مەلا سەعید حسابی جودا بوو لەگەر مەلای ئێستا و لەگەر ئەو زولفە ئەو قەشقەیە دەوری 200 ماردە بوو
هیچ کەسێک لە قسەی مامۆستا مەلا سەعید دەرنەدەچوو ئەگەر مامۆستا مەلای قسەی بکردا ڕەتبوونەوەی نەبوو بە خودای جاحێری یعنی بە کۆراندا بڕۆشتا بە جگایەکدا بڕۆشتا هەموو قالم لەبەری هەردا لەبەر ئەوە نەبوو هەند زەلامەچی بە ساوم بە هایکەت و خەرشی ئاوای چەندە هاوکاری مامۆستایان دەکرد لە بۆ ئاوادانکردنەوەی حجرە و فەقێ حیسابی نەبوو مامۆستا مەلا سەعید هەر قسەشی بکردا بە تاتە ڕەتبوونەوەی نەبوو ڕەتبوونەوەی دوای کرد بۆ ئەوەندە خۆشەویست لەلاتە کورە حیسابی نەبوو دەرێم عالم ژن و ئەختیارەکان هەموو یاوان بە قورئانەکەی مەلا سەعید کە لەسەر ڕای دانایە لەسەر بەو قورئانی مەلا سەعید کە دەستی پێداهێنایە ڕێزی مەلا سەعید حسابی نەبوو مەلا سەعید عالم یعنی ئەوەندە سیقیان پێ وەگەر مندارێک نەخۆش وایە کە نەخۆش وایە یەکسەر دەچون دوعای لۆ دەکرد قەناعەتم وایە چا دەبوو یعنی چا دەبوو هەردیان و چا مادام مامۆستا مەلا سەعید دوعای کرد چا دەبوو ئەوەندە قەناعەتیان پێ بوو ئەوەندە قەناعەتیان پێ هەبوو مامۆستا مەلا سەعید لە هەر سولحەک و لە هەر جێگایەک شێ دیوەرە لەو قەشکەیە قومار بکە کەس نەدیوەرە قومار بکە قومار جار بەجار هەندێک داهاتن لە هەولێر مۆلۆ قوماریان دەچون لە پشت گوندی لەوێن ئەوەیان دەکرد مامۆستا بەیانەقی باوچیان دەکرد ناوەڵا حیسابی نەبوو ئێستا مامۆستا وەفاتی فەرمووە چ دەڵێ بەرامبەر مامۆستای یان مامۆستا چوا گەورە و بەڕەسکە لە ژیان نەماوە مامۆستا مەلا سەعید قەبرەکەی پڕ نور بی مامۆستا مەلا سەعید ئێستەشی لەگەربی لەو ئەو چینێکەوە مایە ئەوەی مایە هەمووی ڕێزی مندارەکانی هەر بە مەلا سەعیدەوەی هەر بە مەلا سەعیدەوەی یعنی کە تووشی مندارەکانی دەمەوازە تووشی مەلا سەعید بوون هیچ بەسەرهاتت لەبیرە لەو کاتی باسکەی لەوەمانی مام کرد کو یعنی وەکوچی بەسەرهاتی ڕووداوەی جەنای مامۆستا لە سوڵح لە قسەکردن والله لە سولە لە حەج مامۆستا مەلا سەعید ئەگەر وڵای جارێک شایەک بوو لە شایەکە شای سەباح بوو سەباح مامۆستا مەلا سەعید خۆ شای ڕێژبەرێکیش نەبوو برێن جۆر و زوڕا و شتنەوە بە هەندێک ئەوە بوو کاتێک لەگەلەوە لە مامۆستا هات هەر کەسە لۆ بەلایدا هەردەهات ناوەڵا مەلا سەعید حیسابی نەبوو بەڕێسماوە سەماجد ئەگەر پێم بڵێ زیاتر مامۆستای باوک ئەوەی کە تاکید لەسەر دەکردەوەکو ئامۆژگاری لە بۆ ئێوەی کورتی بوو باوکم زیاتر کات و ئیشی خۆی بەڕاستی ترخان کرده بوو لە بۆ بڵاوکردنەوە و لە بۆ گەیاندنی پەیامی ئیسلام بەرنامەکان و پێی ڕێنمایەکانی ئاینی ئیسلام و بەخۆشی حەزی با کاری سیاسی نەدەکرد و تێکەڵی حەزابی سیاسی نەدەبوو بەڕاستی هیچ جۆرێکیان بە شێوەیەک حەزیشی لێ نەبوو تێکەڵبی و حەزیشی لێ نەبوو بەڕاستی لیان لەو وەزع نزیکەوە لە بەنگۆ زیاتر ئامۆژگاری لە بۆمە بووکەوە ئەمام ڕاستگۆ بین لەگەڵ خەڵک و هەروەها ئامان زمان ئامانجی سەرچیمان ڕەزامەندی خوابی لە هەموو کارەکانمان حەزمان لە کارێک نەبیکەوە خوا پێی تووڕە دەبی لەبەرەوە چکە بەخۆی باوکم تەبیعەتی وابوو پەیام و ئامانجی شەروا بوو ڕەزامەندی خوای خست بوو پێش هەموو شتەکانەوە و زۆریش حەز دەکرد ئێمە بە خۆمان سەربەخۆ بین بەڕاستی سەربەخۆ بین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی حیزبیەوە مامۆستایشی بەمەوقی بوو زیاترەوەی کە باس کرا لە خەڵکی گوندی کەسێکی دلێر و بوێر بوو ئەگەر پێمان بڵێ بۆن منە ئەو هەڵوێست موقفانە جنای مامۆستا ئەگەر لە یادت بهێنێت تەبان وەکو باسم کرد کاتێک کە کێشەک لە گوند هەبوایە باوکم یعنی زۆر بە حەماسەتەوە دەچوە کارەکە ینی بە شێوەیەک بوو خەڵک نەدەتوانێت قسەکانی ڕەت کاتەوە یعنی جاروا هەبووە وەکو بە نیمچە شەڕێک خەڵکی پێکەیناوە وتی ئەمە قبول ناکەم ینی بە شێوەیە وەکو ئەو خەڵکی گوندیش باسییان کرد بەڕاستی کە باوکم قسەی دەکرد قسەکەی ینی وەکو بڕیار بوو بەڕاستی لێرە لەبەر ئەوەی گوندی ئێمەش گوندە ئاغای نەبوو بەڕاستی لێرە بەس چێخوا هەبوو چێخوا سادق هەبوو لەو گوندە و بابیشم بەلای ئێرە بوو بابم لێرە ینی بەڕاستی جگەلەوەی کە مامۆستای ئاینی و بەڕاستی قسەکانیش وەکو بڕیار بوو لە گوندەکە خەڵک بە جویان دەکرد و وەکو ڕاستپاردە بوو قسەکانی ئەو و
بەخۆشی بەڕاستی لەبەر ئەوەی زۆر بەدرسۆزی ئەو کاری دەکرد مەبەست و هیچ ئامانجێکی نەبوو مەبەستی پرەپایە مامۆستا لە سەردەمی زەنای مامۆستای گەورەی کوێ بەڵێ لە سەردەمی بەڵام پێش ئەوی بێمە سەردەمی جەنابی ملای کۆیا من شتێکی کەم ببیراتەوە وەکو هەڵوێستی لە ساڵی 76 بوو تازە مەفرەزەی سەرەتایی پێشمەرگە پەیدا دەبوون هێشتا نیان دەتوانی بەڕۆژ بێنە ناو گوندەکان بە شەو دەهاتن ئیخباری کرابوو کەسانێک هەبوون لە ناو گوندا دەستیان هەبوو لەگەڵ حکوومەت ینی وەکو با بڵێن جاسوس و وەکو با بڵێن ئەو شتانە خەبەریاندا بوو کە ئەو گوندا پێشمەرگەی دێتێ و کۆبوونەوە دەکرێ و تەنزیماتی ئەو شتانە تەبەن ئەو کاتێ هێشتان پێشمەرگە لە قۆناغەکی نهێنی دابوو بە شەو داهاتن بەڕۆژ نیان دەتوانی بە ئاشکرا بێنە گوندەکان تەبەن هێزێکی سەربازی زۆر هاتە ناو گوندەکە لە بۆ ئەو و ئیخباری کرابوو وەکو دەبیان گوت تەبەن بانجی باوکمیان کرد ئامیری هێزەکە ئەو کاتە نازانم ئەمید بوو لیوا بوو کەسێک بوو تانج و نەزمەی زۆری لەسەر شامون ئاتێ بیرم چ بوو کاتێ منداڵ بوومە من لە باوکمی پرسی گوتی مامۆستا هەواڵمان لە بۆ هاتیەکە ئەو گوندا پێشمەرگە دێتە ئەو گوندە شەوا دێن کۆبوونەوە دەکەن لەگەر خەڵک تەنزیمیانەیە ئەو شتانە تەمەن ئەو کاتەش حکوومەت زۆر تونند و بە هێز بوو هێشتا پێشمەرگە و توانە و هێزەی نەبووکەوە بە ئاشکرا خۆی بکە تەمەن باوکیشم زۆر بە شێوەیەکی جوان و بەڕێک پێشی گوتی نەخێر ئەوانە بەس شتی دروستکرا و قسانە ئیفترایە و ڕاست نییە گوتی ئەمن بەخۆم لەو گوندەمە و لێرە دەژیم هەتا ئێستا من نمدیتی پێشمەرگە بێتە ئێرە و ئاگادارنیمە بێ و ئەوە کەسانێک کە حەز بە بەرژەوەندی ئەو گوندە ناکەن دیانێ وەزعی ئەو گوندە تێکدەن تەمەنە قسانەی باوکم کۆمەڵی قسەی بۆ ئەو ئەفسرە پلەبەرزە کرد ئەفسەر پلەبەرزەکەش زۆر ڕێزی باوکم گرت وتی مامۆستا قسەکانی تو بەڕاستی لەکرد من سەنەدە و جێگای احتیمادە و ئەمن لەسەر قسەکانی تو ئەوە دەکەم ینی احتیبال و قسەکانی تو دەکەم و بە وەڵامی تێدەگەم ئەو شتە تەبەن وەکو باوکم مەوزوعەکەی کۆتایی پێهینە تەبەن کە هێزەکە گەڕانەوە منیش زۆرم پێسیر بوو چکە من کە منداڵیش بووم بیست بووم کەوا پێشمەرگە بەدزیەوە دێنە ناو گوند و کۆبنەوەگە خەڵک دەکەن و شتانە مەفرەزەی سەرەتایی بوون تازە لە باوکم پرسی وتم بابا ئەتو قسێت کو چۆن کرد چکاوا و گوندا خەڵک دەزانی پێشمەرگەی دێتی بە شەوان بەدزیەوە دێوە گوتی کوڕم لە حالەتی وە ئەگەر ئەمە خلافیش بدەین ئەوە واجبە لە سەرمان هەم خێرە هەم واجبشە لەبەر ئەوەی ئەگەر من بڵێم بەڵێ دێنە ئێرە کۆبوونەوە دەکەن ئەو کاتە دەپرسن گومانیان لە خەڵک دەبی خەڵک دەجیدێ لەسەر ئەوە خەڵک تووشی هیلاکە دەبی لەبەر ئەو من ئەو قسانم کرد هەتا واز لە خەڵک بێنن گوتی ئەگەر من ڕاستەکەم بگوت بە دەبا ناڕاستەکەی بڕێم ئەگەر ڕاستەکەم بگوت بە بڕاستی ئەو کاتە پرسیاران دەکردێنە چیە و بەدای مەوزوعەکەدا دەچون بابەتەکەدا دەچون دەبا چەند کەسێکیان دەگرت ئەو کات کەسێک ئاشکرا دەبوو خەڵک دەجیرا خەڵک تەنزیمی دەبوو لەوانەیە ئاشکرا دەبوو وتی بەڵام من بە شێوام کرد قەنەعەتم بەو ئەفسەرەی هیناکە ئەو شتە بەو شێوەیە ئەجا ئەفسەرەکەش یان ئەوە تا قەنەعەتێکی تەواوی باوکم هێنا یان ئەوەندە ڕێزێکی تایبەتی لە باوکم گرت قەنەعەتی بەشتەکەی هێنا و لەوە زیاتر نەچوە پێش لە مەوزوعەکە و هێزەکەش گەڕاوە بەڕاستی پرسیاری مەلای گەورەی کوێم کرد بڵێ لە سەردەمیەوە هیچ لایەکمایە لە زمانی ئەوە تەبەن کە لە لای مەلای گەورە کۆی ئەوان سێ هاوڕێ بوون پێکەوە باوکم و مەلا قادر و گۆبتەپە و لەگەر مەلا ئەبوبەکر و گرتکانی لەلایەوان دەخینەوە بەڵێ ئەوان هەرسێک پێکەوە بوون هەرداوام بەردەوام پێکەوە بوون ژیانیان پێکەوە لە دەیان خوێن شوێنیان پێکەوە بوو ئەوان هەرسێک فەقەی زۆر زیەک بوون زۆر بەرچاو دیار بوون لەبەر ئەوە مەلای گەورە لە قسەیەشی دەڵێ من لە پاش خۆم سێ مەلاو نیو بەجێ دێڵم تەبەن سێ مەلایەکە باوکم بوو مەلا ئەبوبەکر و گرتکان مەلا قادر بوو بەڵام نیوەکەم لەبیر نەماوە درن فلانەوەی بەس زۆر دیار نێ نیوەکە ئەوە حالەتێک حالەتێکی دیکە باوکم زۆر زیرەک بوو بە تەرکیز بۆ لە زۆر شت یەک لەو شتانەی کە باسی دەکەن مەلا قادر یادی بەخێر لەو کاتێکە لە تازەی باوکم کۆسی دیار کرد ئەو مابوو لە ژیان هاتە تازیەکەمان یادگارێکی بۆ جێڕام یەک لە یادگاریەکان گوتی ماڵی جەنابی مەلای گەورە زەویزاریان هەبوو بە ئیجاریان دەدا بەکرێ ئەو کەسێک کە ئیجارەکەی دەینا هەموو جارە داهات وتی جارێکیان ئێمە لای مەلای گەورە بوون من و باوکرد ینی مەلا قادر لەگەڵ باوکم لای مەلای گەورە بوون وتی پیاوەکەی ئەوەی کەوا زەویزاری بە ئیجار لەوان دەگرت پارەی هێنا وتی کە پارەی دەیە دەستی مامۆستاش لەبەر ئەوەی قەنەعەتی وا بوو کە کەس فێڵ لەو ناکا و جێ متمانەیە خەڵک شەرمی لێ دەکا یەکسەر ویستی پارەکە بخاتە ناو جیرفانی گوتی کە ویستی پارەکە بخاتە ناو جیرفانی باوکو تون دەستی گرت مامۆستا مەلا سەعید دەستی گرت باوکم تون دەستی گرت مامۆستا مەلا سەعید دەستی گرت گوتی مەلای گەورەش تەعەجوب لێ گوتی مەلا سەعید لوا دەکەیت و چ بووە گوتی بینێ بابی ژمێرم گوتی پارەکەی لە مەلای گەورە وەرگرت لە پێش چاوی من لێ بووم گوتی پارەکەی ژمەرد پارەکە ناتەواو بوو گوتی ئەو کەسێک کە پارەکەی هێنابوو لێوێندە زۆر تەریق بووە زۆر بەخۆی داشکاوە مەلای گەورە زۆر تەعەجوب لات گوتی مەلا سەعید ئەتو کو زانیت ئەو پارەی ناتەواوە گوتی وەڵای هەرچەندی سەیری شکلی ئەو کابرایان دەکرد
ئەخلم ئەو پیاوانی دەکرد ئەو تعبیر لە کەشفیان لە زەکاتی مامۆساکە بەڵێ ینی ئەوەندە بە تەرکیز بووە گوتی باشە کو زانیت ئەو شتە زۆر تعجب بات کو زانیت ئەو چۆن زانی ئەو پیاوە ئەو پارە نەخستانە گوتی وڵی هەرچەندی سەری ئەو پیاوەم دەکرد ئەمن گومانەکەم لۆ دروست دەبێت شکلم دەکرد نەدەهاتە دڵمەوە گومانم لێ پەیدا بوو تقریبا قەنەعاتم هەبوو کە پارەکەی ناتەوە فعلا پارەکەش ناتەوە بوو بەڵام پیاوەکەش لەوێ زۆر داوای لێبوردنی کرد لە مەلای گەورە وە گوتی ئەوە ئاخر جارە دووباری ناکەم و دەبی بمبوری و مەلای گەورەش پیاوێکی گەورە و بەڕێز بوو دڵی گەورە بوو لێبوردنەکەی قبول کرد و لێ خۆش بوو. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ئەوەی پێشکەشمانکردن تاوەی ئەڵقەمزاری بەرنامەی ڕچەی زانایان بوو لە خزمەتی بەڕێز مامۆستا مەلا سەعید مەلا سلێمان کە بەڕێزیان لە ساڵی 1970 لە گوندی ئاومار لەدایک دەبێ هەر لە سەرەتای تەمەنیەوە دەڕاتە بەرکۆکردنەوەی زانستی شەرعی تا دوجار لە خزمەتی مەلای گەورەی کۆیە بڕوانامەی زانستی وەردەگرێت. مامۆستا ئیتر دەست دەکات بە پێشنێژ و تار خوێندن لە پاڵ ئەوەشە هەمیشە مەدرسەی شەرعی هەبووە بۆ تێگان و پێگانی فەقیان و مامۆستایانی ئاینی تا دوجار جەنابی مامۆستا لە ساڵی 1970 لە گەورەکەی لە لێدان دەکەوێت. دەخوازین کە ڕۆحیانەتی جەنابی مامۆستا لەگەڵ شەهیدان و پیاوچاکان و ساڵحاندا بێت و ئێمەش بە خزمەتی ئەوان بگەینێ. سوپاسی بینێریتانەکەین کە تا ئێستا بە دیار بەردامەکەمانەوە دانیشتن. بەخوای گەورەتان سپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خوداتان.